هەر کاتێک خاوەنی خۆی لێ هەڵکەوت بێ کەسانی شایستەی خۆی لێ هەڵکەوت بێ هیچ کاتێک باتیل لە بەرامبەر حەقدا خۆی نەگرت. ژێمی زایەنی جوولەکە وەک عادەتی هەمیشەیی خۆی زوڵم و دەستدرێژیەکی زۆر گەورە دەکاتە سەر هەردوو گەلی فەلەستین و لوبنان. ئێمە وەکو خەڵکی موسڵمانی هەرێمی کوردستان لەبەرەوە زۆرتانی زوڵممان چێشتووە، پێویستە لەگەڵ هەموو موسڵمانان و لەگەڵ هەموو مەزلومانی دنیا ئەگەر موسڵمانیش نەبن هاونەنگ بین، هاوهەڵوێز بین، هاوسۆز بین. سەرشۆڕی و عەیبەیە بۆ ئێمەی کورد دژی مسلمانە فەلەستینە مەزلومەکان بین و پشتگیری جوولەکە زایانیەکان بکەین. مسلمانانی فەلەستین ناشکێن بەڕەخمی ناحەزایەتی هەموو ناحەزان بە تایبەت ئەوانەی کە لە دەوری دەسەڵاتدارە خۆسەپێنەکانن ئەوانە ناشکێن خوا لە پشتیان. کۆمەڵی دادگەری کوردستان خەمخۆری ستەم لێکراوان و دا کۆکی کار لە مافەکانیان.